لەگەڵ کۆمەڵی دۆستا بە هەمویان بەس باسی دنیا بکەن تۆش لە خۆتەوە تەبیعەتە لەسەر دنیا لەگەڵ کۆمەڵی دۆستا دائیمە باسی خواناسی و دینداری و نزیک بوونەوە لە خۆ تۆش تەبیعەتە چێتە سەر ئەوە لەگەڵ هەندێک کەسا دابنیشە مەسەلەن بەس غیبەتکەن تۆش بە موافقە ئەەکەی بە خۆت نازانی کاتی زانی تۆش غیبەت دەکەیت و نازانی ئەو دەردە لەکوێوە ئەگەر ئەم حاڵەتە بوو طبعا موافقە هۆکارەکەی چییە ڕاستە طبعێک و جبیلەتێکە لە ئینسانە بەڵام زۆر کات هۆکاری سەرەکی مەسەلەی موافقە بریتێ لەوەی کە ئینسان پێی وایە ئەم مەجلیسە لێ عاجز ئەبن ڕەفیقایەتی ناکەن ئەگەر ئەمیش وەکو ئەوان نەبێ ئەڵێ بزانە هەر کەسێک بێوێ ڕەزامەندی خەڵک بەدەست بێنێ بەهۆی تووڕەیی خواوە ڕەزامەندی خەڵکیشی لەدەست دەرەچی هەر کەسێ بێوێ ڕەزامەندی خەڵکی بەدەست بێنێ بەهۆی تووڕەیی خواوە هی خەڵکەشی لەدەست دەرەچی خەسر الدنیا والآخرة دەرەچی